دڵخۆشن و دوای 14 ڕۆژ دەگەڕێنەوە ماڵەوە. ئەو هاوڵاتیانەی کە لە ئێران گەڕاونەتەوە و لە شەقڵاوە کەرەنتینەکرابوون دوایین ڕێکاری تەندروستیان بۆ ئەنجام دەدرێت. وەکەم هاوڵاتیانە باسی دەکەن تەواوی پێداویستیەکانیان بۆ دابین کراوە و ڕێنماییەکانی حکوومەتیش بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆڕۆنا بە گرنگ دەزانن. چواردە ڕۆژێکوانێنە یعنی سوپاسی کارمەندانی تەندروستی دەکەین. دکتۆرەکان زۆر چاویان لەمە بوو. نەخۆشمالەکەم ڕۆژی 2000 داهاتن تەداویشتۆیان دەکرد. ستافی خواردنوشتەکان لە خوای بەزای عیبی نەبوو. ستافی کارمەندەکانی فندقی هەموو ڕۆژێ جارێک 2000 بەتانی شتەکانمان لۆ دەگۆڕا، سەد شتەکانمان لۆ دەگۆڕا. یعنی ئەمە لە هیچمان کەم نەبوو، هیچ کەم و کورتێکمان نەبوو. خودای بەزیاد بی. لەم ژوورە پزیشکەکان دواڕێکارە تەندروستیەکان بۆ ئەم هاوڵاتیانە ئەنجام دەدەن کە کاتی کەرەنتینەکردنیان تەواو بووە. ئەم پزیشکە دەڵێت لەگەڵەوەی هیچ حاڵەتێکی گوماناوی تا ئێستا تۆمار نەکراوە، بەڵام بۆ دڵنیایی تەندروستیان هەموو ڕێکار و پشکنینەکانی ڤایرۆسی کۆڕۆنایان بۆ ئەنجام دەدرێت. چاودێری نەخۆشەکانەکەین چەند نەخۆشەکەنە ئێستا لێرانە 14 ڕۆژیان تەواو کرد وەکو ئینکوبێشن پێریۆدی نەخۆشەکە، یعنی ئەو فترەیە کە نەخۆشەکە پێدا بەدەر دەکەویتن. هیچ دیارە ئەو نەخۆشانەکە ئێمە دیتیتمان بینیمانە هیچ ئارازێکی لێ نیشانەیەک لێیان وە دەرنەکەتیە دەتوانن ئیزنیان بدەین. بەڕێوەبەرایەتی تەندروستی شەقڵاوە ڕۆژانە پشکنینی وەرد بۆ ئەو کەسانە دەکات کە لەژێر کەرەنتینەدان و تیمە پزیشکیەکانیش چاودێری بارودۆخیان دەکەن. بەڕێوەبەری کارگەڕی نەخۆشخانەی شەقڵاوە دەڵێت 3 شوێنی تایبەت بە کەرەنتینەکردنی هاوڵاتیان لە سنووری شەقڵاوە هەیە کە تیمە پزیشکیەکان چاودێریانەکەن. لە دوای بڕیارەکانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە وەکو تیمەکانی تەندروستی شەقڵاوە و نەخۆشخانەی شەقڵاوە هەستان بە کەرەنتینکردنی ئەو هاوڵاتیانە کە لە وڵاتی ئێران و ئەو وڵاتانە کە گومانی ڤایرۆسی کۆڕۆنا دەکرێت لای ئێمە کەرەنتین بکرێن و ڕێنمایی تەندروستی چاودێری تەندروستیان بکەین. سوپاس بۆخوا کە تەندروستی هەر هەمویان زۆر باشە و فحوساتەکان و سامپڵەکان هەموو زۆر باش هاتوون و هیچ کێشەیەکیان نییە. لە سنووری قەزای شەقڵاوە 288 کەس لەژێر کەرەنتینەدان و نزیکەی 30 کەسیش لەو ژمارەیە ڕەوانەی ماڵەوە کراون. بە گوێرەی پشکنینەکانیش تا ئێستا هیچ حاڵەتێکی گوماناوی تایبەت بە ڤایرۆسی کۆڕۆنا تۆمار نەکراوە. ڕێناس عەلی کوردستان 24 هەولێر.